تماشاوانین هجا جدرکه وزارت درویا فرانسا راگهاند که آماده کاری جبو جوینا دنابرا حسد و حکومت سوریه ده لپاریس تکرل پایتخت فرانسا گوت او جوین نای پاش خستن و جوین دروژین گلکی نزیکته چید به لگوری زانیارین پشت راست کری و فرماندار گشتی حسد مظلوم عبدی نونر امریکا جبو سوریه توم باراک وزیر دروی سوریه وزیر دروی فرانسا و بشتاری جوینا پاریس ببن نونر سروک امریکا جبو سوریه توم باراک جی پسنا رولا مظلوم عبدی دا گوت سروکتیا و هولدان حسد و پابندبونا حکومت سوریه استقرار لوی ولاتی چید که هر وها هیوی کر که دیالوگ بردوام ببن ورم سر هف پیوینا لگل فرماندار گشتی حسد مظلوم عبدی لگل تلویزیون عربیه یا سعودی گوت او بشتاری جوینا پاریس ببه و چارەسەری هەری باش جبو سوریه نناوندیه یعنی لا مرکزی سیستم هەری باش جبو سوریه دبیجه پیوندین روزانه دنابرا وانو شامه ده هنه هر وها اشکره کر که او ناخوازن سوریه پرچه بکن او سوریه که یک کرتی هم سر اکران دبینن سوریه که یک کرتی دخوازن و دبیجه آل که یک کرتی با ارتش که یک کرتی با یعنی تو نیت حسده و کردان تنه که سوریه پرچه بکن مظلوم عبدی گوت جویناوی و احمد الشرع لشامه 3 ساعتان دریش کر و او گهیشتنه هفته گهیشتنه که لسر تفلیبونا حسده هزین سوریا دموکراتیک دناوا ارتشا سوریه انجی وزارت بروانی سوریه ده مظلوم عبدی گوت 100,000 شروان حسده هنه جبوکو ناوا تفلی ناوا وزارت بروانی سوریه ببند بیجن بیگمان کارکی مزنه یعنی تفلی کرنا 100,000 شروانان جبو ناوا ارتشا سوریه انجی ناوا وزارت بروانی سوریه نکاره کرد حتی لسر زمان کردی مظلوم عبدی چی گوت؟ گوت شام آماده زمان کردی و مافین چاندین گله کرد قبول بکه و مافان بده لمظلوم عبدی تشکیدنجی خواست که زمان کردی لحریم کردی لکیلکا زمان عربی زمانکی رسمی فرمی به لسر کار دزگاه حکومت سوریه جی لنافچین ریوبریا خسر عبدی گوت وان للشامه یعنی الشامه خواستنه که دزگاه حکومت بچن دیر زور رقا و حسا که کار خواه بکن دبیجه حتی نها شامه برسوان ندایه دبیجه حتی نها شام نه آمده که دزگاه خواه بشینوان هر سه پاریزگاهان اولور کار خواه بکن لید مظلوم عبدی دبیجه تو پرسکری که وان تنه که دزگاه حکومت بچن لوان هر سه پاریزگاه سوریه که یک جوان پاریزگاه حسا که تکانه پاریزگاه روز آوای کرسانه الوی کاری خواه بکن لید بیجه حکومت حتی نها آمده کاری خوش بویه که نشان ندایه نزیکەی 5 مانگ بەسەر ڕێکەوتنی هەسەدە و حکوومەتی دیمەشق تێپەڕ دەبێت بەڵام هیچ کام لە خاڵەکانی جگە لە وەستانی شەڕ جێبەجێ نەکراون لەوانە ڕێخستنەوە و دیاریکردنی چارەنووسی هێزەکانی سووریای دیموکرات لە سووریایی نوێ مەظلوم عەبدی فەرماندەی گشتی هەسەدا هەرچەندە باس لەوە دەکات چارەسەرەکە لە دیمەشقا بەڵام نایشارێتەوە یەکخستنی 100,000 شەڕبان لە چوارچێوەی وەزارەتی بەرگری سووریا پرۆسەیەکی دوور و درێژە مەترسیک مەزن لەسەر کوردا هەیە ئەژوایەکی چێ دەبن و ئەف زاهیرە عەشائرە فترە بەری چەند ڕۆژە دەحدە بویەرێ سوێدا چێ بوو خەتەرێک ئیرۆ مەوجودە مناطقە مە منطقاک عشائرية أو منطقة عشائري وإيرو هذا عشائري تشدبن تشكي عشائري تشدبن أف خطرك السر ملتي كرد دبي تشكي كردي هبه وأم حمايتها ملتي خو وخاك خو بكن دندري سوري ده صداسي خاكي سوريا لجير كنترولي هسدية أو هزي لشري داعشوا للايان هزكاني أمريكا و هاو بيمانتي نيوتولتي بال بشتي دكريت چەک داناین مەسەلەی چەک دەینە ئەوە پەیمانی نییە گەبێ بە بەشێک لە سوپای سووریا بەڵام چۆن بە بەشێک وەکو کوتلە یا وەکو ئەفراد وەکو کەسایەتی خلاف وا بزانم ئەوەیە قەسەدە ناڕۆ وەکو کەسایەتی یەک بە یەک تەکاتەک
نابێ بە شکل سوپای سووریا بەڵام وەکو کوتلە احتیمال مەسەلە ئەوەیە خلاف سەر ئەوەیە بە دەرەجیەک نزیکەی 9 مانگە حکوومەتی کاتی سووریا بە سەرۆکایەتی ئەحمەد شەرە دەست بەکار بووە بەڵام پەنابەرانی ڕۆژاوای کوردستان تاوەکو ئێستا هیچ ئاسۆیەک بۆ گەڕانەوە نابینن. و تاری رام شهید سلاح خودینش بۆ چ دەینن سەر چه ئەساسی دەینن ئەساسێکی دێنن إنه زمان ما تشيبه عند خازن زمانك ما يكردي تشيبه وكيف فران حتى أوات فاقي كنا بو والله أواعيش مزبوط بوت وان بو برنو ديني وهم ناديني واديني سرشو أساسي ديني أساس هذا ديني أساس نينا نابي قصد سلاحي قد تسليم مكين اجبر غدر بكن معك شاول علويان بو الدريزيان بو والكردان جبكن وهين المخرب يعني وين خراب تربه يعني نابي سلاح تسليم مكين لهم بخصوصيات يخا تبلي حكومات ببن بڕیار بوو ڕۆژی هەینی بەسەرپەرشتی فەڕەنسا و ئەمریکا مەزلوم عەبدی لەگەڵ شاندی حکوومەتی سووریا لە پاریس کۆب بێتەوە بەڵام لەسەر داوای دیمەشق دواخرا کۆبوونەوەکە بڕیارە لە چەند ڕۆژی داهاتوو لە پاریس ئەنجام بدرێت. فەرهاد وڵەمەری ڕوودا و هەولێر.